ئێمە ئەمانەی کە یەکێتی نیشتمانی کوردستانمان دامەزران لە دەرەوە چەند کەسێک بوون کە لە دەرەوەی کوردستان ئیشمان پێشپێدرا بوو و لەگەڵ هەندێک لەو هەواڵانی کە لە ناوەوە هاتن. دکتۆر فواد و من لە دەرەوە بووین لە کۆمیتەی کاروباری عەرەبی یەکێت پارتی دیموکراتی کوردستان کارمان دەکرد. کاکە عەزیزی شێخ ڕەزا لێپرسراومان بوو و لە بینی بێروت و قاهیرە هاتوو چۆمان دەکرد کە شۆڕش دوای پێهێنرا کۆمەڵێک لە ئەوانەی کە لە ناو شۆڕش بوون و چوونەوە عێراقیان پەسەند نەکرد هاتن بۆ بێروت. لەوانە کە چاومان پێیان کەوت کاک عادل مراد بوو، کاک عەبدوڕەزاق میرزا بوو، کاک دکتۆر خدر بوو و هەندێک هەواڵی تر، خوا لێ خۆشبوو نووری شاوەیس بوو. ئەمانە بۆیان گێڕاینەوە کە کارەسەتەکە چۆن ڕووی داوە و ڕێککەوتنی جەزائیر لە بینی شا و سەدام و خیانەتی شا لە کورد و ئەو وەزعایی هاتبوو کایەوە کە ڕوون نەبوو لە بەرچاوی سەرکردایەتی شۆڕش کە چی بکات و چی نەکات. بۆیە ئەو بڕیاری چوونە ئیران درا و ڕێژ درا بەو کەسانەی کە دایانەوێ بچنەوە عێراق بچنەوە. هەندێک لەوانەی چوو بوونەوە عێراق بە تایبەتی شەهیدان خالید و عەلی عەسکەری و کاک عومەر دەبابە و کاک ڕەسوول مامەند و هەندێک لەو برادەرانە بەو ئومێدە چوو بوونەوە کە لەوێ شتێک دروستکەنەوە. ئەگەر حکوومەت ڕێی پێدان حیزبێکی عەلەنی، ئەگەر ناخۆیان کارێکی نهێنی بکەن و دوای ئەوەی زەمینەی خۆش دەکەن بنێرن بە دوای خوا لێ خۆشبوو مامەستا براهیمی شا بۆی بچێتە لایەن. وەختی مامەستا براهیم تەشریفی هێنا بۆ سووریا، من دیتم قسەم لەگەڵ کرد و باسی ئەوم بۆ کرد کە ئێمە بە تەماین ڕێکخراوێک دروستکەین و بچینەوە کایە و بەگشتی بیر و باوەڕی کە لە مێشک مابوو دەربارەی چۆنیەتی دروستکردنی یەکێتی نیشتمانی کوردستان بۆم باس کرد. پێی باش بوو، پێی پەسەند بوو، هەتا ناوەکەشی پێ باش بوو کە بکرێتە یەکێتی نیشتمانی کوردستان و باسی ئەوەشم بۆ کرد کە ئێمە دەمانەوێت ئەوە ڕێکخراوێکی نیمچە بەرەیی بێت و شتێکی تازە بێت. هەموو ئەو شتانەی پێ باش بوو. دوای ئەوە ئێمە خۆمان لە ئەوانەی کە یەکێتیەکەمان دوای دامەزران لە بێروت کۆبوونەوەیەکمان کرد. یەکترمان دیت و من و بە تایبەتی دکتۆر فواد و کاک عادل مراد و کاک عەبدوڕەزاق بڕیارماندا کە بەڵێ ئەو ئیشە بکەین و ئێمە ئەوە کارێکی گرنگە دەبێ هەڵچینەوە لەسەر یعنی هەڵچینەوە و هەڵساندنەوە و بەرخۆدان لە کوردستان ئیعلام بکەینەوە. ئەوە جار هەندێک قسەمان کرد کە دەمانەوێت بگەڕێنەوە. من تەسریحێکم دا کە ئەو خۆم ئامادە دەکەم بگەڕێمەوە کوردستان و بە ئومێدی ئەوەی کە ئەو برادرانەی لە شاخ ماونەتەوە خۆ بگرن و نەچنە نە ئێران و بێنەوە ناو حکوومەتی عێراق و بنکەیەک بمێنێ بۆ شۆڕش. بەڵام بەداخەوە ئەوە سەری نەگرت. برادران تەنانەت برادرانی کۆمەڵەش ئەویان بە باشزانی بوو کە بچنەوە بۆ وڵات و خەباتی سیاسی خۆیان دەست پێ بکەنەوە و خۆی سازدان بکەن بۆ جارێکی تر. بۆیە ئێمە لە هەوڵی خۆمان بەردەوام بووین کە شتێکی نوێ بی نەکایەوە. من خۆم بەش بە حاڵی خۆم پەیوەندیکی توندم هەبوو لەگەڵ کۆمەڵە، لەبەرەوە دڵنیا بووم کە کۆمەڵە پشتیوانمان دەبێت و دەبێتە هێزی سەرەکی دانانی ئەم ئیشە. لە هەمان کاتدا باوەڕی تەواوم هەبوو بە ئەوەی کە شەهیدان عەلی عەسکەری و شەهید خالید و کاک دەبابە و کاک ڕەسوول مامەند و ئەوانە بەشداری دەکەن لە هەر کارێک کە بمانوێ بیکەین. ئێمە دوای ئەوە چوینە شام، لەوێ وردە بیرۆکەی
دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستانمان گەڵاڵە کرد و منیان تەخویل کرد کە بەیانەکە بنووسم بەیانی یەکەم بنووسم ئەو بەیانەی یەکەمم نووسی لە چاخانەیە کۆبووینەوە بە ناوی توڵێ ئەو کەسانی کە کارەکەمان دەست پێ کرد بریتی بوون لە کاک دکتۆر فوئاد کاک عادل مراد کاک عەبدوڕەزاق میرزا و بەندەی موخلستان پاشەوەی کە بەیانەکەمان تەصدیق کرد پەیوەندیشمان هەبوو لەگەڵ حکوومەتی سووریا و من شخصی خۆم پەیوەندیم هەبوو لەگەڵ خوالی خۆشببوو سەرۆک حافظ ئەسەد ترسی ئەومان هەبوو بەیانەکەمان لە ڕۆژنامە و رادیۆ تەلەڤیزیۆنی سووریا بڵاو نەکرێتەوە چونکە ناوی کوردستانی زۆر تێدا بوو و ئەوسا لە سووریا وشەی کوردستان بڵاو نەدەکرایەوە پەیوەندیم کرد بە خوالی خۆشببوو سەرۆک حافظ ئەسەدەوە گوتی بینێرە من جێبەجێی دەکەم بۆ ئەو منارد ئەویش دای بە ئیعلامی سووری و بڵاو کرایەوە ئەو بڵاوکراوەیە وا بدەم لە 22 مایس بوو کۆبنەوەکەشمان یا 21 بوو یا 22 مایس بوو دەقی ئەو بەیانەش بەدەستخەتی من هێشتا لای کاک دکتۆر فوئاد ماوە ئەو وردەکاریانە زۆرتر کاک فوئاد لێی دەزانێ دیارە ئەوە بوو بە سەبەبی ئەوەی کە دوایی لەسەر ڕۆژی دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستان خلافمان هەبێت ئێستا باس دەکەم چۆن بوو ئەو کە لەوێ ئەو بەیانەمان دەرکرد من پەیوەندیم هەبوو لەگەڵ ناوەوە پەیوەندیم کرد بە هەڤاڵانی کۆمەڵا وەختە شەهید شیهاب و برادرەکانی لە دەرەوە بوون و ئەوانیش کە یەکێک بنێرن ئەو بوو دوای کاک فەریدونیان نار کاک فەریدون عەبدولقادر لەو مدەتەدا من چووم بۆ ئەوروپا پێشتر پەیوەندیم هەبوو لەگەڵ کاک نەشیروان مستەفا ئەو مدەتە ناوبەناو نامەمان بۆ یەکتر دەنووسی ئاگاداری کاک نەشیروانم کرد کاک نەشیروان فکرەکەی پێ باش بوو هەروەها نامەم نووسی بۆ کاک کەمال و خۆشم چووم لە بەرلین کۆبووینەوە پاشەوەی کە کۆبوونەوەی کۆمەڵی خوێندکارانی کورد هەبوو لەوێ لەو کۆبوونەوەیە بەرتانیمان کرد و لە هەمان کاتدا کۆبوونەوەیمان کرد و هەڤاڵان کاک نەوشیروان مستەفا و کاک دکتۆر کەمال فوئاد و کاک دکتۆر عومەر شێخمووس بوون بە ئەندامی دەستەی دامەزرێنەری یەکێتی نیشتمانی کوردستان بەو جۆرە بوون بە 7 لە دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستاندا لە کۆبوونەوەکە هەندێک گۆڕکاری لەسەر بەیانی دامەزرێنەر کرا و ئیشەکانمان دابەش کرد و کاک نەوشیروان مستەفا ئامادەی خۆی نیشاندا کە بگەڕێتەوە بۆ کوردستان و ئەوە جار بێتە سووریا و لە پاشان بچێتەوە بۆ کوردستان بۆ ئیشکردن چونکە ئێمە بڕیارماندا بوو پاش ساڵێک لە دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستان شۆڕش هەڵگیرسێنینەوە و بۆ ئەوەش کە پەیوەندیمان کردبوو لەگە برادرانی ناوەوە کە کاک فەریدون هات دەنگ و باسی برادرانی بۆ هێنا و لەوە تێگەیشتین کە برادران هەنە و ئامادەیان هەیە و دەتوان پێیان باش بوو بیر و باوەڕەکە و کە چۆش من تەنبیهیم کرد گوتم کاک فەریدون ئەگاتان لە هین بێت لە خۆتان بێت و لە پارێزنی خۆتان و لە هەندێک برادێک پەیوەندیان بەهۆی ئەوانەوە پەیوەندیان کردبوو ئەم برادەرە حەرەکەی ئیشتراکی عەرەبی بوو گیرا بوو جارێک هاتبوو بۆ لامان گوتم ئەگاتان لەو پیاوە بێنەوە کە ئەم پیاوە ئیعتراف بکە و ببێتە سەبەبی ئاشکرابوونتان و خۆتان لەوە بپارێزن ئەو مێژوە بۆ کاک فەریدون ئەوان بەجێ دێڵم چی بەسەر هات بەڵام بەداخەوە ئەوە نەکرا و لە ئەنجامدا ئەو برادەرەی حەرەکەی ئیشتراکی عەرەبی ئیعترافی لەسەر برادەرێکی ئێمە کرد کە لەگەڵ ئەو لە عینی دایرە ئیشی دەکرد ئەو گیرا و ئیتر بووە بە سەبەبی ئەوەی کە کاک شیهاب و ئەوانیش ڕاکەن بچنە ئێران کە ڕایان کرد بۆ ئێران بەداخەوە خەبەری منیان نەدا ئەگەر خەبەری منیان دابا ممکن بوو شتێکمان بکرد چونکە ئەو سەردەما شای ئێران دەویست پەیوەندیمان پێوە بکات زانی بووی ئێمە یەکێتی نیشتمانی کوردستانمان دروست کردووە و زانی بووی کە ئێمە ئەوە کەوتوری تەوگەر دەویست پاکانە بۆ خۆی بکات سەرهەنگێکی کورد عیسا پەژمانی ناردبوو
لە ڕۆماوە تەلەفۆن لەگەڵ کردم گوتی ئێمە دەمانەوێ بۆتان ڕوونکەینەوە و ئێوە خۆتان ئەو بڕیارەتان داوە و ئەوە بە ئەمریشانە بووە و وەشا ئامادەیە هاوکاریتان بکەوانە. من ئەگەر بەمزانی بە کاکشی هابوو ئەوان ڕۆیشتونە بۆ ئێران، ئەوێ ڕۆژێ بەڕاستی کۆبوونەوەکەم قبول نەکرد، قبولم دەکرد، دادەنیشتم لەگەڵ داوام لێ دەکرد ئەوانە بۆ بنێرن بۆ شام. ئەوان بە من نەگوتبوو هەتا دوای پەیوەندیشمان نەبوو ڕۆژانە و هەتا ئەوان دوای تەسلیم بوونەوە جیران و ئەعدام کران. طبعا ئەو وەختێک کە جیران ئێمە حملەیەکی گەورەمان کرد بۆ کاکشیهابمان کردە زندانی ساڵ لە هەموو دنیا و لە هەموو دنیا حملەیەکی هەزاران بەرقیە و تەوقیعمان کۆ کردەوە بۆ ڕزگارکردنیان، بەڵام بەداخەوە سەدام گوێنێتدا بە هیچ و ئەعدامی کردن. کە کاک فەریدون هات ئێمە ئیتفاقمان لەگەڵ کاک فەریدون کرد کە ئەوان لە ناوە دەست بکەن بە ئیش و ئێمەش وردەوردە لە شام خەڵکمان کۆ کردەوە. حکوومەتی سووری ڕێی داین کە معسکەرێک دروستکەین بۆ تەدریب بە پێشمەرگە و خۆسازدان بۆ شۆڕشی نوێ و هینیشی داینێ یارمەتیش بە ئەوە. هەر ڕاستەکەی پێویستە ئەمەش بڵێم کە من پێشتر پەیوەندێکم هەبوو لەگەڵ لیبیەکان، جارێکیان داوەتیان کردم کە چوون بۆ ئەوێ ماڵیان ئەوە بێت و هینیان گوتیان ئامادەین یارمەتی بدەین و دەزانین تۆ دەورت چ بووە لە حەرەکەی کوردی و چەندی پارە دەوێت دەدەینە. گوتم وەڵی سپاسان دەکەم، ئێستا من هیچم ناوێ، بەڵام ئەگەر ئیشمان کردەوە دەستمان بەکار کرد ئەوە من هەوڵ دەدەم کە بێمە لای ئێوە داوای یارمەتیتان لێ بکەم. کە دەستمان بە ئیش کرد چوون بۆ لای گوتمەوە دەستمان بە ئیش کردەوە و یەکی تیمان داناوە و گوتیان باشە چەندە دەوێ، هەزار ڕەحمەتی لێ بێ وەزیری جەنگەکەیان گوتی، من گوتم 50,000 پاونی لیبی کە دەیکردا ئەو وەختە زیاتر لە ینی ئەوەندەی دیناری عێراقی. گوتی باشە ئەمریشی دەرکرد بماندەنێ و ئەوەل هینیان داینێ، ئەوە سەرچاوی مالیمان بوو. مەرحوم حافظ ئەسەد گوتی چەکتان دەدەینێ، ئەوە چەکیشمان بوو. ماوە تەئیدی سیاسی دەولی. من دەمەوێت ئەوەش بژێڕمەوە تەئیدی سیاسی دەولی پێش تەوابوونی شۆڕشی کورد کە لە سەرەبەری تەواوبوون بوو ئیتفاقی جەزائیر کرابوو. پریماکۆف کە دوای بوو بە سەرۆکی وەزیرانی رووسیا داوای کرد من لە قاهرە بووم، هاتمە بێروت بۆ دیتنی، پێی گوتم گوتی ئێمە دەوڵەتی سۆڤێتی بڕیارمان داوە کە سیاسەتی خۆمان بگۆڕین و دۆستایەتی بکەینەوە لەگەڵ کورد و یارمەتی کورد بدەینەوە وەکو جاران، بەو شەرتێ ئێوە شۆڕشەکەتان داوام پێ بکەن با نەبرێتەوە. پێیان خۆش نەبوو شۆڕشی کورد ببرێتەوە. دیارە من ئەو خەبەرم گەیاند بە سەرکردایەتی شۆڕشی کوردستان و وەخت تێپەڕی بوو. دوای ئەوە من پەیوەندی هەرما بە لەگەڵ پریماکۆف، پێم گوتم ئەوە ئێمە خەریکین یەکێتی نیشتمان کوردستانمان دروست کردووە، خەریکی خۆمان سازدەین بۆ شۆڕشی داهاتوو، دەمانەوێت لەگەڵ ئێوە پەیوەندیمانە بە. گوتی باشە. پاش ماوەیەک سەفەرێکی بەنهێنی بۆ ڕێخستم بۆ مۆسکۆ، چوومە بەرلین کە لە بەرلینی ڕۆژهەڵاتەوە بێن، هاتن لە بەرلین ڕۆژهەڵاتەوە منیان برد بۆ مۆسکۆ بە دزی، لەوێ لە هینێک داچایەک لە دەرەوەی شاردایان نام، مەسئولەکانی حیزبیم دیتن، سیاسەتی خۆمانم بۆ باسکردن کە ئێمە بەتەماینە شۆڕش بکەینەوە و ئەوە یەکێتی وایە و تازەیە و وردە دەستمان کردووە بە تەنزیماتی لە ناوەی شار. پێی خۆش بوو، پێیان خۆش بوو، پێیان گوتیان باشە ئێمە یارمەتیتان دەدەین بە شەرتێک ئەو یارمەتیە نهێنی بێت، بە شەرتێک سەدام نەزانێت. ئێمە ئامادەین پەیوەندیان لەگەڵ کردین و ئێمە لە بەرلی لە بەیروت یەکیان پێ گوتین سۆڤێتیەک کە نوێنەری ئێمە ببینێت ناو بەناوە بەڵێنی یارمەتیشان پێداین. زۆر بەداخەوە ئەوە ئاشکرا بوو ئەو پەیوەندی. دوای باسی دەکەم جاسوسێک کە بوو لە ناوماندا، جاسوسی حکوومەتی عێراق بوو، ئەو شتانەی هەموو گەیاندبوو بە
حکوومەت عێراق هەم ئەوەی لیبیەکانی گەیاندبوو هەم ئەوەی سۆڤێتەکانی گەیاندبوو. ئیتر ئەو هەوڵەشمان سەری نەگرت بەهۆی ئەو خیانەتی ئەو کابرایەوە، بەڵام دیسان دەستمان کردبوو بە کارکردن. من پشتیوانم زۆرتر جەبهەی شەعبی تەحریری فەڵەستین بوو کە سەرۆکەکەی خوا لێی خۆش بوو دکتۆر جۆرج حەبەش زۆر دۆستم بوو و من پێشتر لەگەڵ ئەوان 2 ساڵ ئیشم کردبوو، ڕوتبەی ملازمم هەبوو لە ناویاندا و ئەو بەڕاستی زۆر بە گەرمی هات بە پیرمانەوە و گوتی من هەموو نەوع یارمەتێک دەدەم، حتا گوتی من یەکێتی نیشتیمانی کوردستان بە جەبهەی شەعبی کوردستان حساب دەکەم، چۆن جەبهەی شەعبی لە فەڵەستین بە نرخە لای من یەکێتی نیشتیمانی کوردستانی لە کوردستان وەکو جەبهەی شەعبی وابێت حساب و نرخی بۆ دەکەم. ئەو هەوڵەش گوتی من ئامادەمە یعنی بۆ تەدریب بۆ چەک ئەو شتانەی کە بتانەوێت بەسەر چاو یارمەتیان دەدەم. جارێکیش دەچێتە بەغدا بە حکوومەتی عێراق دەڵێ ئێوە لەگەڵ کورد حەقە باش بن و یارمەتی کورد بدەن و بۆ ئەوەی کورد مافێکی هەبێت و ئەو حکومە زاتیەی دەڵێن ببێتە ڕاستەقینە و پێیان دەڵێ ئەوە من جەلال دۆستمە هاتۆتە لام پێی گوتومە کە ئەگەر حەق بدەن باشە نەیدەن پاش ساڵێکی کە شۆڕش دەست پێ دەکەنەوە. سەدام پێکەنی بوو گوتبووی وەڵڵا تطلع نەخلە براسە ناتوانێت 6 کەس بەرێتەوە شاخ. ئەو بابەیان مرد تاجکە بتوانن ئەوان لە کوردستان شۆڕش بکەنەوە. یعنی ئەگەر دارخورما ممکن لە سەری شین بێ سەری جەلال، بەڵام ئەوەی کە 5-6 کەس بەرێتەوە جاجکە بۆ شاخی کوردستان خەونەوە. ئەو جوابەکەی ئەو وابوو لەبەرەوە ئەو هەوڵەش کە دکتۆر جۆرج حەبەش دای سەری نەگرت. ئێمە طبعاً کە دەستمان کرد بە پاشی گرتنی شەهید شابوو ئەوان دەستمان کرد بە پەیوەندی لەگەڵ سەرکردایەتی ناوە. ئەو وەختی سەرکردایەتی کۆمەڵە سەرکردایەتی تازە هاتبوو، کاک شەهید ئارام مەسئولیان بوو، ئەندامەکانی چالاکی مەلا بەختیار بوو، ئازاد هەورامی بوو، شەهید ئازاد هەورامی بوو و کاک سالار. ئەمانە کاک بەختیار و کاک سالار دوای هاتنە دەرێ، وەڵا شەهید ئازادیش هاتە، کاک ئارامیش هەموویان هاتنە دەرێ، دەستیان کرد ئەوانیش بۆ چالاکی. شەهید ئارام یەکەم کوڕاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆچی الاتحاد الوطني کوردستانی لماذا تەرجمەی کرد بە کوردی و لە ناو وڵات بڵاوی کردەوە و ئەوانە بەڕاستی دەورێکی باشیان بوو لە دروستکردنی دوو شت. یەکەمینیان لە دروستکردنی ڕێخستن لە ناو یەکێتی لە کوردستاندا بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستان، دوو لە دروستکردنی مەفرەزەی چەکدار کە یەکەم مەفرەزە لە هەڵەبجە هاتە دەرێ. ئەو وەختە شەهید شەوکەتی حاجی بەشیر و کاکە حەمەی حاجی مەحموودی کە ئێستا سکرتێری حیزبی دیموکراتی سۆسیالیستە و کاک حامیدی خۆمان کە ئێستا الحەمدوللا زیندووە و کاک عەلی و مەجموعەیەک لە ئەوانەی کە ماون وازەم هەر ئەو چوانانە لە ئەوان تر شەهید بوون. ئەوان یەکەم مەفرەزە بوون. لە ئێمە مەفرەزەی لە کوردستان لە ئێران لە هینی شۆناردمانەوە مەفرەزەی شەهید ئیبراهیم عەزۆ و هەروەها دوای ئەوانیش کاک بەختیار و کاک سالار و ئەوانش دێنە دەرەوە، کاک ملازم عومەر و ئەوانش هەموو دێن وردە وردە مەفرەزەی بچکۆڵەیان دروست کردەوە. لە هین لە پاشان کاک عومەر دەبابە و کاک ڕەسوول مامەند و کاک خالید هاتنە دەرێ. پێشەوەی بێنە دەرێ من نامەم بۆ نووسی بوون بۆ هەرسێکیان، پێم گوتبوون ئەوە شۆڕش دەکەینەوە پێویستە ئێوە دەوری خۆتان بین و ئێوە پیاوی تێکۆشەر و ئەوانش هەمویان دەربەدەر بوون، نەفی بوون لە جەنوب، هەرسێکیان دێنەوە و شەهید سەعدی گچکە و سەید کاکە و ئەوانەش هان دەدەن لەگەڵ خۆیان دێنە دەرێ، بوون بە هێزێکی گەورە. جەماعەتێکیش لە برادرانی عەشیرەتی ئاکۆ ئەوانش هاتبوونە دەرێ و
ژمارەی چەکدار زۆر بوو مەنگۆڕەکان هاتبوونە دەرێ وای لێ هات کە برادەران دڵیان خۆش بوو کە ئیتر ئیشاڵا زوو شۆڕش پەرە دەسێنێ ئێمەش لە دەرەوە پلانمان دانابوو کە هەواڵان بنێرینەوە لێرەدا بەڕاستی ئەو هەواڵەی کە دەوری ڕێخستنەوەی هاتنەوەی برد دیت کاک نەوشیروان مستەفا بوو کاک نەوشیروان مستەفا قدیم لە کۆنەوە دۆستی من بوو وەختی کە یەکێتی دامەزرێنامە بوو نووسی بە گەرمی بە پیرەوە هات کە چوین بوو بە ئەندامی سەرکردایەتی دیسان ئەین دامەزرێنەر چالاک بوو پاشان بەڕاستی کە پێویستمان بۆ گەرانەوە بگوتی من دەگەڕێمەوە هەرچەندە ئاخر ساڵی دکتۆرای بوو حتا هەندێک لە دکتۆرەکەی نووسی بوو کە وازی لەوانە هەموو هێناوە هاتەوە بۆ سووریا لە قامشلی مەفرەزەکانی هین دەکردووە لەگەڵیان هاتەوە بۆ ناو تووشکیادا هاتەوە بۆ کوردستانی عێراق ئەوەی یەکەم ئینی سەرکردایەتی بوو کە کرایەوە بۆ ناوەوە لە دەستەی دامەزرێنەر لە پاشان ئەو برادرانە داوای منیان کرد کە منیش بگەڕێمەوە پاش ماوەیەک یعنی ساڵێک تێپەڕی بوو لەسەر دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان حتا لەبیرمە کاک نەوشیروان نامێکی بۆ نووسی بووم دەڵێ مام جەلال لەسەر هیچ خۆت تەئجیل مەکە لەسەر پارە لەسەر وەرەوە ئیشمان پێتە خۆت بیتەوە بە پەلا منیش بەڕاستی لە بەیروت بووم دایکی بافڵم بردبوو بۆ مستەشفا قوبات بەڕێوە ببێت گوتی ئیزنم لە هێرۆش خواست گوتی بڕۆوە قەیناکە هاتم بەجێم هێشت لەکن دایکی و ئەو کاک دکتۆر لەتیفە لەگەڵیمانەوە چوومە ڕۆما لە ڕۆما چوومە ئەستەمبول لە ئەستەمبول بە تەما بووم کاک حەسەن شەید حەسەن کوێستانی لەگەر شەهید نەجمەدین بووکەیە چاونۆڕم بکەن ئەو ڕۆژە نازم لەبەر چ سەبەبێک لە فڕۆکەخانە نەبوون منیش چوومە ئوتێلێک بەڵام ناوی مەحامیکی کوردیان دابوومێ کە بچم ئەدرێسیان دابوومێ چوون بۆ لای ئەو پیاوە تەبعاً ئەو پیاوە نە کوردی باش تێک دەگەیشتی نە ئینگلیزی زانی منیش بە فەڕەنسی شەڕەکەی خۆم قسەم لەگەڵ کرد ئەو فەڕەنسی زانی تێم گەیان کە من ئەو دۆستەکەی نەجمەدین بیوکەیە هاتوومە گوتی وەڵا بەیانی لێرە بوو نەجمەدین بیوکەیە بەڵام نازانم قەولشە بێتەوە دەگوتم پێی بڵێ دۆستەکەت هاتووە لە فلان وتێرە گوتی باشە ئاخوازم لێ کرد ئەو نەیناسی من چێمە لە هاتم دەگەرامەوە لەسەر پردێک تووشی شەهید حەسەن کوێستانی شەهید حەسەن خۆشناو و شەهید نەجمەدین بیوکەیە بووم وەڵا پاش چاک و چۆنی شتووە هاتن لەگەڵم جێەکان بۆ گۆڕیم و بردمیانە ئوتێرێکی تر و لەوێ ماینەوە لەوێ لە ئەستەمبولەوە بە ئۆتۆمبیل هاتین بە پاسی سەفەری بەرەو سنوور هاتینە ئەنقەرە لە ئەنقەرە یەک دوو ڕۆژ ماینەوە هەندێک لە کوردە ناودارەکان یەکێک لەوانە مامۆستا کەمال بورقایم دیت بە ناوی سەرەکی خۆمەوە قسەم لەگەڵ کردووە پێم گوت کە ئێمە دەچینەوە شۆڕش دەکەین شۆڕش کراوەوە لەو بابەتە ئەو وەختە جەماعەتێکیش هەبوون پێیان دەگوتن دەدەکەدا ئەوانیش دۆستایەتی ئێمەیان دەکرد لە ئەنقەرەوە هاتین بۆ دیاربەکر لە دیاربەکر لە ماڵی کاک عومەر چەتین بووین کە لێپرسراوی ئەو ڕێکخراوەی دەدەکە دەبوو لەوێ شەوێک لەوێ ماینەوە سبەینی ئەوان هەموو لەگەڵم هاتن ماڵیان ئاوا بێت بە دوو ئۆتۆمۆبیل لەگەڵم هاتن بۆ وان لەوانیش بردمیانە ماڵی برادەرێکی خۆیان وابزانم ناوی عەلیشێر بوو لەوێ پاشی ئەوەی کە شەوێکی لێوە بوو ڕۆژی دوم بەرەکەوتین بەرەو ماسێرۆ بۆ سەر سنووری کوردستانی عێراق و تورکیا و ئێران سێ سوچەکە لەوێ کە ئەوەلدار تووشی کاک بەختیار و کاک بەختیارم نەدی بوو ئەوەلدار لەوێ دیتم هەروەها کاک ڕەسوول محەممەدیشم دیت لەوێ لەگەڵ بوو ئەوان دەچوون بۆ دەرەوە بۆ سووریا و ئەوانە چاکە منیش نەختێکی کەی پێچوو کاک نەوشیروان هاتوو بە پیرمەوە لەگەڵم هاتەوە بۆ ناوەوە هەورازێک بوو پێکەوە هەڵدەگەڕای منیش حاڵم شەر بوو لە هەورازە کاک نەوشیروان گوتی مام جەلال وەڵا بەخێر بیتەوە
ئەگەر ئەو برادەرانە لە شکست نەبان ئێستا ئیشەکەیان لە شکستە خەڵک تەسلیم دەبێتەوە و دەڕواتەوە و ئیشەکە ڕوو لە شکستە لە شکست نەبا پێم دەگوتی بگەڕێینەوە گوت چونکە فقط ناومان یەکە لەگەر برادەرانی ناوەوە نەبیر و باوەڕمان لە سیاسەتمان نەبۆ چونمان وەکو یەکە وتی بەڵام ئێستا چونکە ئەوە لە شکستن دەبێت لە ناویان بین لە شکستە نابێ ئێمە میلەتی خۆمان و برادرانی خۆمان بەجێبێڵین باشە سەرچاو هاتینەوە لە هاتینە سەر ئەو شاخەکە خوار بووینەوە هاتینەوە ناو سنوور سێ سنوورەکە کە دوای ناوێنە نابوو دۆڵە فشە لەوێ بووین برادرانی ناوەش هاتبوون لەوێ کۆبوونەوەمان کرد بۆ یەکەم جار سەرکردایەتیماندانا سەرکردایەتی ناوەوە و سەرکردایەتی سکرتێری گشتیمان هەڵبژار منیان هەڵبژار بە سکرتێری گشتی و کاک شەهید عەلی ئەسکەری بە فەرماندەی گشتی هێزی پێشمەرگەی کوردستان تا ئەو ڕۆژە ئێمە سکرتێری هینمان نەبوو لە دەرەوە هەر دەستەی دامەزرێنەر هەموو پێکەوە ئیشمان دەکرد و هیچ کەسێک سکرتێری یەکەم و دووەممان نەبوو لەوێ ئەو بڕیارە درا و لەوێ کۆمەڵێک ناکۆچی هاتە بینمان و قرە و بڕە و شت ڕوویدا و نەتیجەکەی ماینەوە هەتا من لە لانی کاک نەوشیروانم گرت من و کاک نەوشیروان بووینە یەک بەرە دوایە وردە وردە دەیت بینمان چاک بۆەوە و پێکاتینەوە بریارماندا تەوزیع بین بینەوە بچینەوە بۆ شوێنەکانی جیاجیا لەو برادرانەی کە لە بیرمە کە لەوێ بوون کاک نەوشیروان بوو شەهید عەلی ئەسکەری تەبەن گوتم شەهید عەلی ئەسکەری لەوێ بوو کاک نەوشیروان لەوێ بوو کاک سالار لەوێ بوو کاک بەختیار لەوێ بوو هەندێک برادەتی هەڤاڵی تریش لەوێ بوون کە کاک سەید دلێر لەوێ بوو یەکەم جار ئەویشم لەوێ دیت وردە وردە دوایی هاتینەوە بۆ ناوەوەی وڵات کە گەیشتینەوە ناوەوەی وڵات وە زەمان خراپ بوو لە تەسلیمبوونەوە بوو خەڵک لە تەسلیمبوونەوە بوو شۆڕش لە کەسبوون بوو بەڵام ئێمە بڕیارماندا کە بیژێنینەوە و هەڵچینەوە لە نۆکان ماوەیەک ماینەوە لە پاشە حکوومەتی ئێران هات دەریکردین لەوێ گوتی نابێت لێرە بنەوە خاکی ئێمەیە چونێت و ژەلا هات لەوێش دەریکردین گوتی ئەوە جێی ئێمەیە پێشتر ئێمە لە قەندیل بووین لە قەندیل بووین لە قەندیل تازە کارەساتی هەکاری ڕوویدا بوو من حەزەکەم باسی چۆنێتی ئەوەشتان بۆ بکەم ئەو برادرانەی کە بۆ کارەساتی هەکاری دیارە دراسەتی تایبەتی دەوێت تەنها ئەوەی ئێمە وەختی خۆی کە ئەو برادرانە لە قەندیل بووین کە بڕیار درا بچن بۆ ئەوێ و تەنها کاک دکتۆر مەحموود تەنبیهی کردن گوتی وریابن وا بچن کە تووشی شەڕ دێن پشتی لێ مەکەنەوە منیش پێم گوتن کە تورکە حەرەشەیەکی ناردبوو پێشتر بەهۆی مەرحوم عیزەدین قۆجەوە عیزەدین قۆجەوە تورکمانێک بوو لە کەرکووک هیچێک لەسەر پیاوە ناسراوەکانی تورکمانی کەرکووک بوو لە لەندەن دۆستمان بوو لە شام دۆستمان بوو پێی گوتم گوتی من لە تورکیا بوومە پێیان گوتومە ئەگەر هێزی یەکێتی بەناو ئێوەدا تێپەڕێ لە ناویان دەبین لەبەرەوە گوتی تکایە ئەوەتان ئاگا لێ بێ کە بەناو تورکیادا مەچن ئەجینا تورک و جاشەکانی سەر بە تورکیا لێتان دەدەن خلاصە کارەساتەکە قەوما بوون ئێمەش لە هین بووین لە دۆڵە نییە بووین کە لە دۆڵە نییە بووین درەنگ زانیمان کارتێک قەوماوە بەڵام لەوێ زانیمان دۆڵە نییە ئەو دیوی قەندیلە بەشی ئێران حکوومەتی ئێران دەیزانی لەوێن ناو بەناو بە هەلیۆکەپتەر لێدای هەلیۆکەپتەر لێدای ڕۆژێکیان بریارماندا لەوێ دەرچین بەڵام ئەو وەختە ئێمە 42 کەس مابووین نیوەمان بێچەک بووین پەیوەندیمان لەگەڵ ناو شار پچرا بوو لەو مەفرەزانەی کە زیندوو مابوون تەنها مەفرەزەیەک بوو کە کاک مەلا بەختیار قیادەی دەکرد و چالاک بوو دەهات و دەچوو
لە هەورامان و تا دەستی کۆی داهات و دەچوو دەمانەویست هەڵسینەوە سەر لە نوێ ڕۆژێک هەراسانیان کردبووین هەلیۆکۆپتەری ئێرانی هەراسانی کردبووین ڕۆژێک کاگنەوشیروان منی جیا کردەوە دا من ئەو شتێ ئەو یەکێک لەو شتانی کاگنەوشیروانە قەت لەبیرم ناچێت و هەر جارێک هەر شتێکی سەلبیش ببیم ئەو چاکەیم دێتەوە بەرچاو سەلبیەکە دەسڕێتەوە لە بەرچاو کاگنەوشیروان هات منی جیا کردەوە گوتی مام جەلال پێ دوایە من تۆم خۆش لەوێ گوتم ئاخ پێ دوایە من پەرۆشمی پاراستنی تۆمە گوتم بڵێ دەوت قسەیەکم هەیە مام جەلال هەتا ئێستا سەرکردەکانی شۆڕشەکانی کورد لە دەروەی وڵات مردوون یەکێک لە سەرکردەکان لە ناوە نەمردووە هێنایەوە لە زمانی شێخەکانی تورکیا و شێخەکانی نەهری و شێ مەحموود و خوا لێ خۆش بوو جەنەڕ ملا مستەفا وانە وتی با ئێمە من و تۆ لە خاکی کوردستان بمرین وتی با ئێمە وڵاتەکە چۆل نەکەین شتێ بەجێ برمرێ لەسەر فلان گرت مام جەلال شەهید بوو لەسەر فلان گرت نەوشیروان شەهید بوو ئەم هینا با بکەین بە نەریتێک بۆ کورد کە سەرکردەکان لە شکانە بەجێ نایڵن منی گوتم وەڵڵی ماڵت ئەوە بێ وەڵا زۆر زۆر پێ باشە قبوڵم کرد ئیتر بڕیارماندا بینەوە ناو وڵات هاتینەوە ناو وڵات بەسەر قەندیل لە هەڵگەڕان ڕۆژێک لە بەیان تا ئێوارەی هەتا سەرکەوتین چونکە بەفر بوو بەفرەکەمان شکان تا گەیشتە سەر شاخی قەندیل و بۆ یەکەم جار لەسەر شاخی قەندیل دیتم ئاگر دەکرێتەوە لەسەر بەفر نەمدی بوو پێشتر لەسەر بەفر ئاگر بکرێتەوە چیلکە و شتیان پیا کرد و لەسەر بەفرەکە ئاگرێکیان کردەوە خۆمان پێ گەرم کردەوە لە ئێوارە داهات چونکە ئەو لەو منتیقەیە هەموو ڕەبای جێیشی عێراقی لێبوو جاشی لێبوو دەبووە تاریکدا بێ ئینجا ئێمە بینە خوارێ ئیتیجاکەمان بەرەو دۆڵی خێلاب بوو هاتینە خوارە نەختێک ڕۆژی من هەڵدێرام دکتۆر مەحموود بە دوامایە هات ماڵی ئەوە بێ دکتۆر مەحموود ئەو چاکەی لەسەرمەیە بە دوام داهات گوتنەوە کا بکەوێت دەستی بشکێش قاچی بشێ بمگرێتەوە ئێنی یارمەتی مدا کە دکتۆرە وەڵا گاشە بەردێک هەردووکمانی گرتەوە لە نیوەی شاخەکە بەڵام دارەوە دارشکی هەلگەڕێەوە زۆر ناخۆش بوو هەرچۆنێک بێت بەو شەوە ڕۆیشتین گەیشتنە دۆڵی خێلاب گەیشتنە دۆڵی خێلاب هیچمان نییە نە پارەمان هەیە نە خواردنمان هەیە نە شتێکمان هەیە پێشمەرگە بڵاو بوونەوە بۆ کۆکردنەوەی شتێک لە قاچێکی زۆر لێ بوو بۆ یەکەم جار لە تاریخی خۆما لە تاریخی ژیانی خۆما ئەو قاچکە گەورانەم دیت قاچی زۆر گەورە کە ئەوەندە پان و گەورە و ئەستور و وەڵا هێنایان دەما خوارد بەڵام چۆنمان دەخوارد نە خوێمان هەبوو نە مەنجەڵمان هەبوو نە ڕۆنمان هەبوو دەمان برژاند و دەما خوارد پێشتر دەمەوێ جوامێرێکی قادر خەبات بجێرمە قادر خەبات یەکێکە لە پێشمەرگە ئازاکانی شۆڕشی نوێ قادر خەبات ئێمە لە دۆڵەنیە بووین نردبوومان بۆ ناو ئێران نانمان بۆ وێنێ وەختێک هاتەوە دوو کەسێکە خۆی بوو دوو نانیان پێما بوو یەگوتم دە قار ئەمە دوو نان چ لێ بکەین گوتی مامە چایەکەم دەنێ و چا هەبوو گوتی چایەکەم بدەنێ و دەڕۆمەوەش عێلاجتان بۆ دەکەم وڵات چایەکمان دایە و ڕۆیشتەوە قادر خەبات دەچێتە ئەوێ دەگەڕێت لەوێ تووشی مێگە لە مەرەك دەبێ خاوەنەکەی حاجیەک دەبێت لە ناوێ دەبێت دەستە لای حاجەکە دەڵ مام حاجی ئەم سات زەکاتت داوە دەڵێ ناوەڵە دەردە باشە وەڵی ئەمە پێشمەرگەینەوە ئەو مام جەلال لەو شاخەیە و گوتی وەڵای گوڕۆ لە حەقی چواردە مەرە تێبڕۆ هەڵبژێرە چواردە حیوان هەڵبژێرە قادر خەبات ناکاتە نامەردی چواردە مەڕ و بزن و ئەوانە هەڵدەبژێرێت و وەرە بە تاقی تەنێ لە نزیک شنۆوە ئەوە بێنە بۆ دۆڵ خێلاب بەو شاخ و داخانەدا ئەو زۆر هونەرە بەڕاتی ڕۆژی دۆم بوو ئێمە لەوێ هەرەوە بوو دیتمان قادر خەبات بەخۆی بە چواردە سەرمەڕ و بەرخەوە پیا بوو وەڵا پێما گوت دەقادر چی بکە گوتی مترسێن ئەوە منتقەی خۆمە ئێستا هەموو شتا بۆ پیاکەم وتی ئێمە شتمان شاردۆتەوە کون و کلەبەری ئێرە پێدانم وەڵا دیسان چایەکماندایە و ڕۆیشت گەڕا لەو کون و کلەبەرانە خۆی دۆزیەوە منجەڵی دۆزیەوە قاپی دۆزیەوە تفەنجی دۆزیەوە فیشەکی دۆزیەوە ئەنواعیشتی لەو بابەتان دۆزیەوە هاتەوە وەڵا خەنی بووین لە چای
قادر خەبات مەڕما سەر بڕی بە قاچک لێمان ناو خواردمان چەند ڕۆژێکی پێچوو زۆر ماینەوە لێ گوتمان بگۆڕینەوە بۆ دۆڵی سەرشەخان لەو دۆڵەکەی ترە کاک نەوشیروان مستەفا تاقمێک پێشمەرگەی لەگەڵ خۆی هەڵگرت وتی دەچم تەفتیشی دەکەم و جواتان بۆ دەنێرمەوە بزانین ئەگەر ینی حکوومەت و جاسوستی لێ نەبێت ئێمە ئەوارە بۆ بەڕێ کەوتبووین لە ڕێ تووشی وەڵا نمایندەی نێردراوی کاک نەوشیروان بووین گوتی وەڵا کاک نەوشیروان دەڵێ لەسەر شێخان چرایەک دەسووتێ جەماعەتێک لەوێنە ڕەنگە جاش بن لەبەر ئەوە بگەڕێنەوە گەڕاینەوە بەڵام قادر خەبات دیسان بە کاک نەوشیروان دەڵێ کاکەنەوە ئەو دووربینەی ملتم بدەیە من دەچم تەفتیش دەکەم بزانم ئەوانە چێنە وەڵا قادر خەبات دووربینەکە وەردەگیرە کاک نەوشیروان دەچێت تەماشا دەکا ئەوانە پێشمەرگەی خۆمانن شەهید مەولود و ئەوانن ئەحمەد مەولود و ئەوان بەسەریاندا دەت سەلام عەلەیکوم هەموو عەلەیکوم سەلام قارەوە چ دەکەی لێرە دەڵێت دەنگ مەکەنەوەڵەوە کاک نەوشیروان و مام جەلال و ئەوان لێرەنا لەو دیون و ئێستا دێنە ئەو چاو ئەوان چواردە کەس بن بە چەکەوە ئەو زۆر هێزێکی باش بوو ئێمە چواردە پێشمەرگەی چەکدارمان دۆزیەوە ئەمە مەولود و ئەوانەش پیاوی زۆر ئازا و تێکۆشەر بوون وەڵا چوونە سەرشێخان دۆڵەکەی تر ئەحمەد مەولود و ئەوان گوتبوویان وەڵا من شەهید ئەحمەد مەولود گوتبووی من ئەوە بەدەستی بەتاڵ نایم بۆ لای مام جەلال و کاک نەوشیروان دەچم ڕاوێ دەکەم حیوانی دەکوژم و ئەنجا دێم چوو بۆ ڕاوی کردبوو ڕێوەیەکی کوشت بوو وەڵا هاتن بەخۆ بە ڕێوەیەوە هاتن بۆ لامان و لە بن گوێزەکانی دانیشت بووین بە دیداریان شاد بووینەوە و لەوێ پەیوەندیمان کرد بە ناوەوە کێ بە شەهید حەسەن کوێستانی شەهید حەسەن کوێستانی مەسئولی ڕێخستنی کۆمەڵە بوو لەو مەنتقەی لە گەڵاڵە و لە ئەو جارە وەڵا ماڵی ئاوا بێت شتی بۆ ناردین ئارد و برنج و ڕۆن و خوا لێ خۆش بۆ حاجی محەممەدی باوکی قادر خەباتیش کە زانیبووی من لەگەڵم یەک مەنزەری گەورە پڵاوی بۆ ناردبوون پڕی کردبوو لەسەر مریشک و ئەوانە سەرەکەی پڕ کردبوو ئەویش نەعمەتێکی گەورە بوو لەوێ بووین ڕۆژێک تەماشامان کرد گردەکەی بەرامبەرمان خەڵکی پێوەیە پیاوی پێوەیە کاک نەوشیروانیش چەند پێشمەرگی هەڵگرت گوتی بچم بزانم ئەوانە چێنە تاقیق بکەیت وەڵا هاتەوە گوتی وەڵای ئەو کوردە قەت نامرێت گوتمان بۆ بکۆرە گوتی ئەوە چل کەس هاتوونە پارەیان وەرگرتووە هی تعویزات یەکی نازام هەزار دیناری خستە گیرفانیانەوە هاتوون دەڵێن دەبینە پێشمەرگە هیچیشمان لە ئێوە نایە پارەمان هەیە بۆ خۆمان فەنگ دەکڕین و پارەی چەند مدەتیشمان پێی دەژین و گوتمان دەباشە خۆ بەخێر بێن ئەوانیش هاتن وەڵا زۆر بووین ئیتر وردە وردە هاتینە قەندیل باسی کارەساتی هەکاریمان ویست بوو زۆر بێتاقەت بووین پەیوەندیمان بەڵام پەیدا کردبەوە لەگەڵ ناو بێ پارە بووین لەو شاخە ناو بەناو لە کۆچەرەکان سواڵێکمان دەکرد ڕۆژێکیان پێشمەرگە هاتن گوتیان دوو گەنج هاتوونە دەڵێن ئێمە بەس لای مام جەلال خۆمان ئاشکرا دەکەین بەممان بەنە لای مام جەلال گوتم بڕۆ بابێن وەڵا دوو برادەرکە هاتن یەکیشیان گوتی من ناوم دکتۆر جەعفەری شەفیعیە دکتۆرم کۆڵێکی دەرمان پێ بووتی بیستمە ئێوە لێرە بێت دکتۆر بێ دەرمانن ئەوەم بۆ هێنان بەخێر بێن ئەوی تریشیان گوتی من ناوی ئەسلەکەم ساعیدی وەتەدۆستە ئەو مامۆستا برایمەی خۆمان کە ئێمە ناومە لێنا مامۆستا برایم ئەویش کۆڵێک دیناری پێ بوو 5,000 دیناری هێنا بۆ گوتی کۆم کردوێتەوە لە معاشی خۆم و لە ڕێژ بیستمە وەزەتان خراپە خانووێکم هەیە لە سنە ناردومە بۆتان بفرۆشن گوتمان ماڵت ئاوێ وەڵا ئیتر دکتۆرمان هەبوو لە حەقەتدا دکتۆرێکمان هەبوو دکتۆر خدر بوو دکتۆر خدری مەلا مەعسووم ئەوی ئێستا ڕئیسی جامیعەی کۆیە جانکۆی کۆیە دکتۆر خدر لەگەڵ شەهید سەید کەریم چوو بوونە دەرەوە بۆ جەولە نهات بوونەوە ئێمەش وانزانی فەوتاون دوای پەیدا بوونەوە نەفەوتابوون شکر
بەڵام ئەو دکتۆرەمان بۆ پیابوو دکتۆرێکی زۆر ئیشکەر و باش بوو و زۆر خزمەتی کردنی زۆر هەروە مامۆستا برایمیش ناوم لێنانێ چیان دکتۆر عەزیز و چیان مامۆستا برایم و گوتم بڵێن ئەوە خزمی مام جەلالن خەڵکی خانەقینن لەوێەوە هاتوونە لە ئێران خوێندویانە بۆ ئەوەی دایان پۆشین زۆر چاکە ئەوانیش هاتن و باش بوو سەرکەوتنێکی ئێنی پارەمان بوو ئێجا ئێمە کە لەسەر سێ سنوورەکە بووین چەکمان بۆ هاتبوو چواردە دۆشکامان بۆ هاتبوو بە فەرزەیەکمان نرد بچی بهێنێت جاشەکانی کوردی تورکە کە بوون کەمینێکی نەدا بوونەوە شەهید حەسەن خۆشناو و ئەوانیان شەهید کرد و هینەکان لێ خواردن بردیان و ئەو سەردەمە ئەو ینی عەشایری کوردی تورکیا بەشی زۆریان لە زیاتی یارمەتیمان بدەن دوژمنایەتیان دەکردی شەهید حەسەن شەهید بوو نەجمەدین بیوکاش کە ئەو برادەرە بوو کە چەکی بۆ دەهێناین لە سووریاوە دەیهێنا بە تورکیادا بۆ لامان هەتا دوای سەرکەوتنی شۆڕشی ئێرانیش مابوو زۆر جاری چەکی بۆ هێناین دوایی گیرا لە زیندانی دیاربەکر کوشتیان ئەوی شەهید بوو لای ئێمە ناویش سەلاح بوو ئینجا کە وەختە بوو زستاندا بێ چ بکەین لە شاخچتر ئینسان لە قەندیل نەیەتوانێ بژێ هاتینە خوارێ چوینە نۆکان تورکات ئێران هاتە سەرما گوتین ئەوە خاکی ئێرانە دەبێ بڕۆن ڕۆیشتین چوینە توژەڵێ هاتن گوتیان ئەوەش خاکی ئێرانە گوتمان ئیتفاق گوتیانەوە بەهۆی ئیتفاقی جەزائیرەوە بۆتەوە خاکی ئێران لەوێش دەریان کردی ئیتر هاتینە ناوزەنگ بە ناچاری لە ناوزەنگ دامان کوتا داماننا لێ گوتمان بە ئەو ساڵ لێرە بین بزانین خوا چ دەکا بۆ ساڵی داهاتوو هیچمان پێ نەبوو ینی خانومان نەبوو چادرمان نەبوو یەک چادری بچکۆڵەمان هەبوو هیچ کاک دکتۆر مەحموود بوو لەگەڵ ژوورێکمان دروست کرد بە هین کە تێیدا بین هەمومان زستانەکە ئەو ژوورە ساڵی داهاتوو کردمانە تەویلەخانەی ئێسرەکە ئەوەندە باش بوو ئەنجا ساپیرەکەی کورد بوو مامۆستا برایم کەڵەگەتە هەموو جارێک چارەسا سەری لێدا ئێمە نا ئێمەدا هین دەبووین ئەو ساڵە لە نۆکان لە هین لە زەڵێ باینەوە وەرجە وەرجە پەرەمان ساندەوە و پەیوەندیمان بە شارەوە کرد و برادرانی شۆڕ جێران و برادرانی کۆمەڵە و ئەوانە لێمان کۆبوونەوە زیاد بووین دەستمان کردەوە بە خۆ ساددانەوە و سەروبەری شۆڕشی ئێران بوو لە شۆڕشی ئێرانە یەک شتەیە خەونە لازمە بۆ دامجەرمەوە لە شاخی قەندیل بووین ڕۆژێکیان چوخا محەممەدی مەنگۆر هات بۆ لام من دایکم مەنگۆرە لەبەرەوە پێم دەڵێن خاڵ خواردا چوخا محەممەد گوتی خواردا خەبەرێکی خۆشم بۆ هێناویت تم یەخوا بە خێر بێ خاڵ داژ گوتم هینەکە چییە خبەرە خۆشەکە گوتی شا دەڕوە شا لە تۆپڵەی قووەت و عەزەمەتێتی و تازە کارتەر هاتۆ بە پیریەوە و لەوێ و دنیا شاد وەکو هین تەڕەتین تێ دەکرد گوتی بەسەری تۆ خەونم دیوە مەلایەکەیە ئەو خەونەم بردوتە لای گوتوویەتی دەڕوە گوتی وەختی خەونیشم دیت بە مەلا مەستەفاوە بۆ ئەو مەلایم گێرای وەکتی مەلا مەستەفا ئیشی تەواو بۆ گوتی دوای فعلەن شۆڕشەکەی تێکچوو گوتی ئەو جارش گوتێتی شا دەڕوە باشە یا خەوا بێ ئێمە تەبعاً لەو سەروبەرەینە پاش مدتێک مزەهەرات دەستی بکرد لە تەورێز و لەوانە دوای لە ئێران هەتا نیهایەتی ساڵەکە خۆڵاسە شا ڕۆیشت شا ئێمە کە لە شاخ بووین دەمەوێت ئەوتان پێ بڵێم کە لە قەندیل بووین و دوایەوەی مامۆستا برایم و دکتۆر عەزیز هاتن بۆ لامان پێویستیمان بەوە بوو بە باشمان زانی پەیوەندی بکەین بە
خوا لێ خۆش بوو ئایەتوڵای خومەینی. ئایەتوڵای خومەینی لە نەجەف بوو. ئێمەش هەستاین کاغەزێکمان نووسی فارسیە چاکەکەی مامۆستا بەراییم و دکتۆر عەزیز بە ئیمزای من ناردمان بۆ ئەو خوشکە سەفیەی ئێستا مەسوولی مەکتەبی شەهیدانە. ئەو خزمێکی هەبوو بەهۆی ئەوە گەیاندیە ئیمام خومەینی. پەیوەندیێکمان پەیدا کرد لەگەڵ ئیمام خومەینی، دوای کە چۆ پاریسیش وەفدێکمان نارد بۆ لای کە بریتی بوو لە کاک دکتۆر فواد و کاک عادلمراد و لەوێ پەیوەندیمان پیا کرد دوای چوونە خزمەتی. تەنها نهایەتەکەی دەمێ بەوە بنێم سڵاو بنێرم بۆ دامەزرێنانی یەکێتی نیشتیمانی کوردستان. هەواڵینە ئەو یەکێتی ئەوڕۆ دەیبینێت سەدان هەزار کەس لە یادەکەیدا شادی و خۆشی دەردەبڕێت و ئەو هێزە گەورەی هەیە کە لە عێراق و لە کوردستان دەوری دیاری هەیە. ئەم یەکێتیە بەم شێوەیە دەستی پێ کرد بە چوار کەسەکەی چاخانەی تورێتۆلە، لە پاشان هی بەرلین، لە پاشان هەواڵانی کۆمەڵە لە ناوەوەی شار، لە پاشان هاتنە دەرەوەی شەهیدان کاک عومەر و کاک عەلی و کاک خالید و کاک ڕەسوول مەحەممەد و هەموو بەرادەرانەی کاک سعدی گچکە و ئەوانە. ئیتر جاریشتر پیرۆزبایی لە هەموو هەواڵان و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەم، پیرۆزبایی لە خەڵکی کوردستان دەکەم، پیرۆزبایی لە هەموو ئەو کەسانە دەکەم کە ڕۆژێک لە ڕۆژان دەوریان بووە لە یەکێتی نیشتیمانی کوردستاندا و سوپاسی چاکە و پیاوەتیەکانیان دەکەم و تەمینیان دەکەم کە یەکێتی چاکەی لەبیر ناچێت. ئێمە هەروەکو حیزبی شەهیدان و کۆڵنەدان و سەرکەوتن و پێشکەوتنین، ئەوهاش حیزبی وەفا و چاکە پێزانین و تەقدیری تێکۆشەرانین.